لە خۆپیشاندانەکانی چەند ڕۆژی ڕابردووی قوتابیان تیمەکانی کەناڵی پەیام لەلایەن هێزە ئەمنیەکانەوە زۆرترین پێشێلکاریان بەرامبەر کرا لە دەست بەسەرداگرتنی کەلوپەلی ڕۆژنامەوانیەوە بگرە تا دەستگیرکردن و سوکایەتی پێکردن. تیمەکانی پەیام ئیدانەی ڕەفتاری هێزە ئەمنیەکان دەکەن لە کاتێکدا دەڵێن ئەوان بە شێوەیەکی پیشەیانە مامەڵەیان کردووە و پابەندی یاسای کاری ڕۆژنامەوانی خۆیان بوون. ناکرێت هێزە ئەمنیەکان بە چاوی خۆپیشاندەر بە چاوی تێکدەرس تەماشای دەستگاکانی ڕاگەیاندن بکەن. ئێمە وەکو تیمەکانی کەناڵی پەیام لە ماوەی دووسێ ڕۆژی ڕابردووە لە خۆپیشاندانەکانی ناو سلێمانی یعنی بە جۆرێک مامەڵە کراوە کە وەکو خەڵکێکی غەیری ڕۆژنامەنووس تەماشا کراوی بەوەی کە گازی فرمێکس ڕێشت بەرامبەر بەکارهێنراوە بەوەی کە هەڕەشەت لێکراوە بەوەی کە هەڕەشەی دوورخستنەوەت لێکراوە بەوەی کە هەڕەشەوەت لێکراوە کە کامێرە تیمەکە دەستگیرەکەن و کامێرەکانت دەشکێنن یا ئەو ئامێرانەی کە پێتە دەیشکێنین. بەداخەوە ینی ئێمە کە یاسایەکمان هەیە یاسای کاری ڕۆژنامەوانیە لە هەرێمی کوردستان کاری پێ ناکرێت. لە کاتێکدا ئێمە ڕۆژنامەنووسین خۆتەزانی ینی کە بە شێوەیەکی پیشەیانە ئەم چەند ڕۆژە ئەو ڕووداوانەمان کە ڕووماڵ کردووە ڕوبەڕووی هێزە ئەمنیەکان بنێتەوە ڕوبەڕووی قسەی ناشرینی هێزە ئەمنیەکان بنێتەوە لە کاتێکدا ئەمە پێچەوانی سەرجەم ئەو یاسایانەیە کە ئێمە وەکو ڕۆژنامەنووسان کاری پێ دەکەین. لە کاتی ڕووماڵی خۆپیشاندانەکاندا لە سلێمانی تیمی پەیام بۆ ماوەیەک دەست بەسەر کرا و کەلوپەلە ڕۆژنامەوانیەکانی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە بران. لەگەڵ ئەوەشدا ڕێگری کرا لە ڕووماڵی خۆپیشاندان. بۆ نمونە مەسێمە دوێنێ ئێمە ڕووماڵی ئەو خۆپیشاندانمانە کرد من خۆم و کامێرەکەم بە ڕاستەخۆ لەگەڵ جەنابیشت ئێمە ئەوی شەمانە کرد یعنی بێ جودایی بڵێ ئەمە بەس هێزە ئەمنیەکان وەرەگرین خۆپیشاندانە ئێمە بە تێکەڵ هەمومان وەرەگرت و وەکو ئەخلاقی کاری خۆمان شتێکی باشمان کردو بەڵام لەگەڵەوەشە ئەم هێزە ئەمنیانە چاویان لەوە نییە کە ئێمە مۆڵەتی ڕسمیمان هەیە مۆڵەت پێدراوین وەکو سەحەفیەکە ئیشەکەن زۆم لە هیچ جهێتێکشمان نەکردو بڵێن بەس هەر ئەمانە وەرەگرین ئەو بۆ دوێنێ من لە کاتی ڕۆماڵەکانە بە تەقەیەکی زۆر هاتنە سەرمان و بە تایبەتی مستەهدەف بۆ من کە من دەست بگرم بەسەر کەلوپەلەکەی ڕۆژنامەکانم و لەگەڵەوەشە هاتنە سەرم هەر لەو کاتانە کامێرەکان لێ بردم و دوایەوە مۆبایلەکەشی کە هیچ شخصی خۆش بوو ئەوشیان لەسەنیم و تقریبا وەکو سوکایەتی کەمێکیان پێکردم ڕاستی کەمەی ناشارم ئەوە بوو بردیانمە لای خۆیان تا دوسێ سەعات لای خۆیان مامەوە دوایەوە ئازاد کرام و تا ئیسە شتەکانم هەر لەوێ لای ئەوانە وەرم نەگرتنەوە. بەڵێ کاکڕامێر ئێمە لە ناو خۆپیشاندەران بووین سەرەتا لەگەڵیان هاتینە بەردەم مەڵبەندی یەک بەڵام ویستمان زیاتر لەگەڵیان بەردەوام بین و بینە پێشەوە و لەگەڵیان بین بەڵام هێزێکی ئەمنی هات ڕێگری لە ئێمە کرد هەڕەشەوەی لێکردین کە گوایە کامێرەکانمان لێوەرەگرن و دەست بەسەرمانەکەن بۆ ئێمە لە بەر گیانی خۆمان گەڕاینەوە نەمانتوانی دواتر چەند جاری هەوڵمانە بگەینە تیمەکەی کە ئێوە بوون بەڵام دیسان ڕێگریان لێکردین و قسەیان پێوتین دووریان خستینەوە نەیان هێژووە چەند جارێ بەرگاز کەوتین. سەرەڕای ئەوەی چەندین جار هۆشداری دراوە بە هێزە ئەمنیەکان لەوەی مامەڵەیەکی یاسایی و نەرمیان هەبێت لەگەڵ ڕۆژنامەنووسان بەڵام ئەوان بە شێوەیەک ئاراستە دەکرێن کە هەردوو لای خۆپیشاندەر و ڕۆژنامەنووسان بکەنە ئامانجی توند و تیژیەکانیان. زۆرترین گازی فرمێسکرێت بەرامبەر بە قوتابیان بەکارهێنراوە. ڕێکخراوەکانی بەرگری لە ڕۆژنامەنووسان داوا لە هێزە ئەمنیەکان دەکەن هەڵس و کەوتیان ڕێک بکەنەوە لە گەڵ ڕۆژنامەنووسان و خۆیان بە دوور بگرن لە ڕوبەڕووبوونەوە و تەشهیر و گرتن و سزادانی ڕۆژنامەنووسان.